من محمد سليمان محمد صالح بخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاریەکی گەل و خاکی هەرێمی کوردستان عێراق و بەرژەوە دێباڵاکانی بکەم. ئەمە سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستانە و ئەندامی حزبی نەوەی نوێیە. بەهۆی ئەوەی بە تەمەنترین کاندیدی دەرچوێنراو بوو لە هەڵبژاردن، ڕۆژی 2/12 ساڵی 2024 یەکەمین دانیشتنی پەرلەمانی دیزاینکراوی بەڕێوە بردوو، دواتریش لەسەر داوای پارتی و یەکێتی دانیشتنەکەی بە کراوەیی هێشتەوە. شوێگەین هەتا دەنگدان هەتا نیساب کامل لەبێ و شەڵا لە کاتی خۆیان. لەو کۆبوونەوەی پەرلەماندا کاندیدانی دەرچوێنراوی حزبەکان جگە لە کۆمەڵی دادگەری سوێندی یاساییان خوارد و ئیمتیاز و موچەی پەرلەمانتاریان بۆ بەسترا. شارەزایانی یاسایی دەڵێن ئەگەر پەرلەمانتارەکەی حزبی نەوەی نوێ دانیشتنی یەکەمی پەرلەمانی کۆتایی پێبێنایە، ئەوە لە ڕووی یاساییەوە کێشە بۆ پرۆسەکە دروست دەبوو، دەکرا پەرلەمانە دیزاینکراوەکە هەڵبوەشێتەوە. بەڵام سەرۆکی کاتی پەرلەمان نەک دانیشتنەکەی هەڵنەگرت، بەڵکو بە ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ دەسەڵات شەرعێتی دا بە دانیشتنەکە و خواست و مەرامی پارتی و یەکێتی جێبەجێ کرد. زۆر باشە. حزبی نەوەی نوێ ئەو کات دەیویست لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم بەشدار بێت. بۆ ئەم مەبەستە سەرۆکەکەی چووە تورکیا و لە میدیاکانی شەوەنەی شاردەوە کە دەیەوێت ببێتە هاوپەیمانی پارتی لە پێگێنانی حکوومەتدا. بەڵام هەڕەشە و فشارەکانی یەکێتی لە سلێمانی و جوڵاندنی چەند کەیسێکی دواخراوی دادگا لەسەر حزبەکەی چاڤیلاند و سەرۆکەکەی وای کردنەوەی نوێ بەپەلە لە خواستی بەشداری حکوومەت بکشێتەوە و مەیدانەکە بۆ یەکێتی چۆڵ بکات. هەڵبژاردن بدوێ نەدێ هەر بڕێک تەزویری تێداکەنەمانە توانیمان لە سا 70-80 دڵەکانمان پاراستی بێ و دوای بێ ئومێدبوونیان لە بەشداری لە حکوومەت، شاسوار عەبدولواحید بەڵێنی دا پەرلەمان لە 2 هەفتەدا هەڵدەوەشێنێتەوە، بەڵام ئەو بەڵێنەش بووە بڵقی سەر ئاو. ئێستا 8 مانگە پەرلەمانتارە ئەلەکترۆنیەکانی نەوەی نوێمانگانەیەکی زیاتر لە 8 ملیۆن موچەی پەرلەمان وەردەگرن. بەڵام جوڵانەوەیەک لەسەر پارەی سوو و ڕیبا و خاوەن پشک دروست بوو بێت، چ باکی بە پارەی حرامی پەرلەمانێکی لە کار کەوتووە. لەبەرەوە جارێکی تر پشوێکی کە وەرەگرین. هەرێمی کوردستان پێشتر تەنیا بەدەست دەسەڵاتی ساختەچیەوە دەیناڵاند، بەڵام چەند ساڵێکە بەڵای ئۆپۆزیسیۆنی ساختە بۆ کراویش کە وەک مەقاش و داردەستی بنەماڵە دەسەڵاتدارەکان ڕۆڵ دەگێڕێت، یەخەی خەڵکی هەرێمی گرتووە و قوڕی قەیرانەکەی هێندەی دیکە خەست کردوێتەوە. مافیا! مافیا!